شێواز و مامەڵەکردنی دروست و تەندروست چۆنە لەگەڵیانە پێویستە چۆن بێ بە تایبەت لە ڕووی پەروەردەی خێزانیەوە پەروەردەی خێزانی یان بڵێ دایکان و باوکان لەم نێوەندەدا چ ڕۆڵێکیان دەبێت بۆ ئەوی کە منداڵەکانیان وا پەروەردە بکەن کە ڕێز لە بەساڵاچوان بگرن چۆن بتوانن ئەم پەیوەندیە دروستکەن بۆی کە پەیوەندیەکی باش و دروست لە نێوان بەساڵاچوان و منداڵاندا دروست بکەن. هەڵبەت کەسانی بەساڵاچوو لە ماوەی ڕابردوودا خۆیان خاوەن بڕیار بوون یان بڕیار بەدەست بوون لە نێو ماڵ و لە نێو خێزانەکاندا لە بڕیار بەدەستی تەواو لای خۆیان بووە بەڵام تا چەند گرنگە ئەم بڕیار بەدەستیە یاخود ئەم خاوەن بڕیارە لە نێو خێزانەکاندا درێژەی هەبێت خێزانەکان بۆ چوونیان وەرگن ڕاوێژیان پێ بکەن لە هەر بڕیارێکدا کە پێویستە بدرێت نەک ئەوەی کە بڕیارەکە بدرێت بابەتەکە کۆتایی بێ دواتر بۆ بەساڵاچوەکانی باز بگرێ هەمومان خاوەنی کەسانی بەساڵاچوین لە نێو خێزانەکاندا لە نێو هەموو خێزان و هەموو بنەماڵێکدا کەسانی بەساڵاچوو هەن پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین کە بابەتێکی گرنگە و بە تایبەت لە هەرێمی کوردستاندا لەبەری کێمە دابوونەریتێکی تایبەتمان هەیە یاخود دابوونەریتی کۆمەڵایەتی خۆمانمان هەیە جیاواز لە هەر شوێنێکی تر پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بەڕێز یوسف عوسمان کە بەڕێزیان سپۆڕی دەروونناسین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمە دامادێ و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە کاک یوسف بەیانیت باش و سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەکەدا. پێم خۆشە سەرەتا وەکو ناساندنێک بۆ بەساڵاچوو کە ئایا بەساڵاچوویان بە کێ دەوترێ بەساڵاچوو تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ کەسێک کە بگاتە ئەو قۆناغە بگاتە ئەو تەمەنە پێی بوترێت کەسێکی بەساڵاچوو؟ بەیانیتان باش بەیانتان بەخێر و خۆشی زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەران. کاتی ئێمە باس لە بەساڵاچوو دەکەین هەموو خۆمان بیردێتەوە چونکە ئێمەش دەگەین ئەو قۆناغە ئێمەش دەگەین ئەو قۆناغە و ئێمەش ئەو قۆناغە دەبینین ئەگەر تەمەن درێژ بێت بۆیە توێژێکی زۆر گرینگن لە ناو کۆمەلگادا وارووا توێژێکی گرینگە لە ناو خێزاندا. بەپێی ئامارەکان نازانم تا چەندی ڕاستە ئەڵێ 12 دانیشتوانی کوردستان تەمەنی بەساڵاچویان هەیە واتە ئێمە بەساڵاچوومان ڕێژەیەکی زۆرە ئەوەش هەندێک ستاندەر هەیە ئەڵێ تەمەنی خانەنشینی هەژمار دەکرێت بە تەمەنی بەساڵاچوو بۆیە تەمەنی 63 ساڵیان دیاری کردووە کە کەسێک باتە 63 ساڵی بەسەرەوە پێڵێن بەساڵاچوو و هەندێکی تریش لە هەندێک شوێنێکتر تەمەنی 70 ساڵیان دیاری کردووە کە کەسێک بگاتە تەمەنی 70 ساڵی پێڵێن بەساڵاچوو بەڵام ئەوەی باوە لە UN و لە هەموو وڵاتانی تر تەمەنی خانەنشینیە کە پێی دەوترێت تەمەنی بەساڵاچووی و جیاوازیشی هەیە لە نێوان ئافرەت و پیاوەوە ئەو ڕێژەی 12 ڕێژەی پیا و زیاترە لە تەمەنی لە ناو کۆمەلگای کوردیمان کە گەیشتونتە تەمەنی بەساڵاچوو. بەڵێ باشە کاک یوسف بۆ پێی کە بەڕێز سامسپۆڕێکی دەروونناسین بەرکەوتنتان زۆرە لەگەڵ خەڵکە ڕەنگە کێشە و گرگفتەکان زۆر بێتە لای ئێوە لە ماوەی ڕابردۆ هەتا ئێستا تێڕوانینی تاکی کۆمەلگای کوردی یاخود شێوازی مامەڵەکردنی کورد یان تاکی کوردی لەگەڵ کەسانی بەساڵاچوودا چۆن بووە؟ ئایا شێواز و مامەڵەیەکی تەندروست بووە؟ چنوور هەنداوای لێبوردون دەکەم کە دەڵێم کۆمەلگای کوردی تەنها لە سنووری ڕێز و ئەحترامەوە مامەڵەی لەگەر بەساڵاچوو کردووە یعنی ئەم ڕێز و ئەحترامەش ئەگەرێتەوە سەر دابوونەریت و تەقلیدەکە زۆر جار هەیە مناڵ هەبووە ئەڵێ لە ترسی خوای ناتوانم بەرامبەر باوکم هیچ بکەم کە کەسێکی بەساڵاچووە یاخود لەبەر عیبەی کۆمەلگا ئەمەش دووشتی نە دەرونیە و نە تەندروستیشە بۆیە ئەوانەی بەسەڵاچوون سێ ڕەهەندی سەرەکیان هەیە و دەبێ مناڵەکان ئاگایان لێبێت بە تایبەتی دام و دەستگایەکانی دەوڵەت دەبێ ئاگایان لەو سێ ڕەهەند دەبێت یەکەمیان ڕەهەندی جەستەیی کاتێک کەسێک دەگاتە تەمەنی بەساڵاچووی هێز و توانای بینین و بیستن و گۆکردن قسەکردنی وەکو جاران نامێنێت
کەسێک دەبێتەوە کەمبیز دەبێت کەمبیز دەبێت چۆن بتوانێت ئەو کەسێک کە کەمبیز دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی ناتوانێت چالاک بێت ناتوانێت وەکو جاران دانیشێ و گوێی لە خەڵک بێت کاتێک داوا لە کەسێکی تێر دەکا بە دەنگی بەرز گفت و گۆ بکە و قسە بکە ئیتر ئەو کەسێ بەرامبەر هەراسان دەبێت چاوی کەمتر دەبێت کەس دەبێت ئیتر ئەبێ کەسێک هەبێت هاوکاری بکات ئیتر دەم و ددانی وەکو جاران نامینێت ئەمە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی قاچەکان و لە ڕووی نەخۆشیەوە کۆمەڵێک گرفتی نەخۆشی درێژخایانی تووشە بێت ئەمە شەکرێ ئەمە فشاری خوێنە ئەمە نەخۆشی دڵە ئەمە زۆر جار هەیە دەگاتە ڕادەی ئەوەی کە نیمچە زەهای مەرێکیشی توش دەبێت هەموو ئەمانە گرفتێکی گەورە دروست دەکات ناتوانێت خۆی بگونجێنێ لەو کۆمەلگای کە لەگەڵیدا دەژی بە تایبەتی خانەوادەکەی خۆیە زۆر جار هەیە بێزاری لێ دەکەن بێزاری لێ دەکەن کە دەڵێ من بێزار بووم ئەوەی تۆ بەمە نەخۆشخانە بێزار بووم ئەوەی تۆ تێبگەێنم بێزار بووم لە خواردن و کاتێکە نان دەخۆی دەنگ مرچە مرز دەکەی بێزمان دەبێتەوە دەنجی تاخمی ددانت دێت و تر بەردەبی و هەموو دەم هەر نەخۆشی و پرخەت ئەمانە هەمووی جۆرێکە لە ناڕەزایی دەربڕین کە ئازاری ئەو کەسە بە ساڵاتوە دەدات ئەمە لایانی پەیوەندیدار لایانی تەندروستی شوێنێک نییە بڵێ ئەمە نەخۆشخانەیە کە ئەمە جێگاکی تایبەتە بۆ کەسێکی بە ساڵاتچوو کە ئەمە هاوکاری ئەو کەسانە بکرێت بۆیە کێشەیەکی گەورەی بۆ گەورەترین کێشەش ئەوەیە کە خانەنشینی کاتێک کە وەردەگری خانەنشینی بۆ نمونە کەسێکە دەبێت مناڵێکی لەگەڵ بچێت مناڵێکی خۆی لەوە گەر بچێت چونکە ناتوانێت شوفێری بکات ناتوانێت بچێتە ئەو شوێنە ڕەنگە ئەو شوێنە پێ نەزانێت ئەمەش گرفتێکی گەورەیە کە بۆ بەساڵاتچووی هەرێم دروستە بێت کێشەی دوم کێشەی کۆمەڵایەتیە بۆن کاک یوسف لەگەڵ هەموو ئەو گرفتانی کە ئاماژەت پێدا چ لە ڕووی جەستەیی و چ لە ڕووی دەرونی کە بەساڵاتچوان دووچاری بنەوە کەواتە شێوازی دروست چۆن مامەڵە لەگەڵ کەسانی بەساڵاتچووکەن پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت بەڵێ چنوورخان شێوازی دروست شێوازی دەرونیە شێوازی دەرونیە چۆن شێوازی دەرونی ئەگەر ئێمە وەکو مناڵی کەسێکی بەساڵاتچوو کە ئەم کەسە پێوترێ باپیرە هاتین پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانی خۆمان کرد کە ئەمە تایبەتمەندی بابە گەورەیە یان دایە گەورەیە یان باپیرەیە ئەم دەستەواژانە زۆر بەکاردێت ئەمە خاصڵەتی ئەوە ئەمە هێز و توانای جەستەی ئەو کەسەیە مناڵەکان لەسەرەوە ڕابێنن کە ئەو خۆشەویستی و سۆزە هەبێت چونکە لە ڕووی دەرونی کەسێکی بەسەڵاتچوو لەبەرەوەی دابرانێکی کۆمەڵایەتی هەیە ناتوانێت وەکو جارام چێتە دەرەوە هامشۆی هاوڕێکانی خۆی بکە یعنی زۆر جار بەدەگمەن هاتوچۆی مزگەوتی پێکرێ هاتوچۆی دراوسەکانی پێکرێ هەر لە ماڵەوە دانیشتووە ئیتر دایک و باوک وەزیفەدارن ئەچنە دەرەوە چێ لە ماڵەوەی مناڵەکان نەوەکانی لە ماڵەوە ئێمە ئەبێ ئەو مناڵانەوە ڕابێنین چاو لە ئێمە بکەن چۆن ئەتوانین لە ڕووی دەرونی مڕاعەتی دایک و باوە بکەین بەسەڵاتچوو پێویستی بە پارە نییە بەسەڵاتچوو پێویستی بە زۆر شتیتر نییە جلوبەرگ و یان شتیترەوە بەسەڵاتچوو پێویستی ئەوەیە دەوروبەری چۆڵ نەبێت کەسێک هەبێت لەگەڵی گفتوگۆ بکە قسە بکە گوێی لێ بگرێ کەسێک هەبێت پیاسەیەکی پێ بکە کەسێک هەبێت لەگەڵی دانیشتوی خواردنێکی تایبەتی بۆ ئامادەکە و چاودێری تەندروستی ئەم کەسە بکات کاتێک کە تۆ مناڵەکانی خۆمان یان خۆمان فێری خەسڵەت و تایبەتمەندی ئەو کەسە بووین کە کەسێکی بەسەڵاتچوو ئەو شتانەیە ئۆف نەکەین بڵێن باوکە تۆ هەموو دەم هەر نەخۆشی دایکە تۆ هەموو دەم نەخۆشی و گلەی دەردەبری ئەو کاتە ئەوان ئەو قەتیعەی کۆمەڵایەتی ئەو دابرانی کۆمەڵایەتیان نامینێت هەز دەکە کەسانێک گرنگی پێدەدا یەک خاڵی گرنگ هەیە هەر کەسێکی بەسەڵاتچوو کەزانی لەلایەن کەسێکە و کامە کوڕێتی یان کچێتی یان نەوەیەتی بایەخی پێدەدرێ گرنگی پێدەدرێ حەز دەکا کە ئەویش وجودی هەیە ئەمە کیفایەتە بۆ ئەو بەسەڵاتچووە کە دڵی خۆش بێت کە دڵی خۆش بێت ئیتر حەزە کرد هەر لە ژوورێکە دائەنیشت بەڵام ئەو کەسانەی دەوروبەر گرنگەوێ بە دوو قسەی خۆش دەچن دەستی ماچەکەن
سڵاوی لەکە لە دیارەوە دانیشن هەندێک بە سەڵاتچوو هەیە دێتە لای ئێمە ئەڵێ من نەوەکانم لە ژوورەکانی خۆیانن نایان بینم بانگیانەکەم بە دەنجی منەوە نایەن کوڕەکانم کچەکەم لە دەرەوەیە ئیش و کار دەکا ئەڵێ بێزار بووم لە تەنهایی منی کوشت ئێستا ئەوە لە دەوڵەتانی تر زۆر جارێ چارەسەر کراوە شوێنی تایبەتدانەوە زۆر جارێ ئەو بناوانەی بێسەرپەرشتن لەگەر خانە نیشتەکان تێکەڵەکان بۆەوەی ئەو سۆز و خۆشەویستیە هەبێت بەڵێ باشە کاک یوسف زۆر جار دەیبینین کە کەسانی بەساڵاتچوو کە دادەنیشن باز لە ڕابردووی خۆیانەکەن ڕابردوو خۆیان و ئەو ڕووداوانەی کە پیای تێپەڕیون دەیگێڕنەوە ڕەنگە چەند جارێک بیگەڕنەوە ئەم ڕوودا و ئەم ڕابردوانەی خۆیان ئایا ئەمە تایبەتمەندی کەسی بەساڵاتچووە ئەم ڕووداوانە و ئەم ڕابردووی خۆی گێڕێتەوە یاخود پەیوەندی بە سروشتی کەسەکەوە هەیە سروشتی ئەو کەسەوە هەیە کە چۆتە تەمەنە و بۆتە کەسێکی بەساڵاتچوو چنوور خان پرسیارێکی بەجێیە بەپێی شۆڕۆڤەی دەرونی دوو شت هەیە دوو شیکردنەوە هەیە بۆ جێرانەوەی ڕابردووی خۆی یەکەمیان کاتێک کە بەساڵاتچووە هەز دەکا بێبایەخە دەوروبەر بایەخی پێ نادرێت یاخود هەز دەکات ژمارەیەک نییە لە ناو خێزاندا ئەو کەسانی دەوروبەری خۆش ناوێت ئەمانە دەجێڕێتەوە بۆ دڵخۆشکردنی خۆی کە پێیان دەڵێ ها منیش کاتی خۆی هێزم هەبووە پارەم هەبووە وەزیفەم هەبووە دەسەڵاتم هەبووە یان ئەو کارم کردووە و چاڵاکیام کردووە وام کردووە ئەمە بۆ دڵخۆشکردنی خۆیەتی چۆن ئینسانێک دڵی تەنگ بێت یادوەریە خۆشەکان بیر خۆی دێنێتەوە مە پێڵەن یادوەریە خۆشەکان بیر خۆت بێنەوە سەیری وێنە خۆشەکانی خۆت بکە بۆی دڵت خۆش بێ و حزن و خەم و خەفەت لەبیر چێتەوە ئەمە خاڵی یەکەم شیکردنەوەی دووەم زۆر جار هەیە کەسی بەساڵاتچوو کاتێک کە دەزانی کەسانی دەوروبەر گوێی لێ دەگرن کاتی ئەوانی دەوروبەر خۆشیانەوێ بە تایبەتینەوەکان ئەم یادوەری خۆی ئەجێڕێتەوە بۆ دەرسوەرگرتن و سوودوەرگرتنی نەوەکانەوە نەوەکان بۆ ئەوەی سوودی لێ ببینن کە ئەمان ژیان یەکیان بڕێ کردەوە لە کاتی خۆی ژیان لای ئەوان وابووە ئیشکردن خۆشەویستی هاتوچۆ دڵسۆزی لە کارکردنە یارمەتیدانی هاوڕێ دروستکردنی متمانە لە ئەندراوسیەکانەوە ئەڵێ لە کاتی ئێمە ئەوا بووە پێویستە ئێوەش ئاوا بن کەواتە هەردوو ڕەهەندەکان ئەو پێویستی پێێتی ڕابردوو خۆی باز بکە یەکە بێنەوەی کاتێکە هەستێکی نەرێنی لا دروستە بێت بۆ ئەوەی دڵی خۆی خۆشکات بۆیە ئەمانە دەجێڕێتەوە وەکو پەرچەکردارێکیش پێیان دەڵێ من کاتی خۆی وابوومە ئێوە ئەوها لێم بەلاوە تەماشامەکەن بۆ نمونە ئەگەر تۆ سەیری تەلەڤیزیۆنت کردبێ ئێک دوو جار چوونتە خانەی بەسەڵاتچوان کاتێک کە چوونەتە خانەی بەسەڵاتچوان کاتێ باسی خۆیان کردووە هەر هەمویان باسی ڕابردوو خۆیان کردووە کە ڕابردوو چ کەسێکی ئەوە بەهێز و بەدەسەڵات و بەتوانا بووە ئێستا لێرەیان فرەداوە و ڕەهەندی دووەمیش کە ڕەهەندێکی ئەرێنیە کە ئەو خەڵکەی لە دەوروبەر خاستن کە کاتێک کە میوان و شیوا دێت یادوەری خۆی دەجێڕێتەوە باسی خۆی دەکات بۆ ئەوەی ئەوان سوودی لێ ببینەوە جا ئەو دەرفەتە زۆر باشە لە ڕووی دەرونیەوە کە ئەمە خۆی تەفریغەکات و تەنفیسێکی شوەر دەگرێت جۆرێک لە متمانەی بەخۆی دەبێتەوە جۆرێک لەو هێزەی دەرونیەی دەبێتەوە کە ئەمیش ژمارەیەکە لە ناو خێزان بەڵێ جا کاک یوسف هەر لەسەر لایەنی دەرونیەکە زۆر جار کە کەسێکی بەساڵاتچوو بێوێ کارێک ئەنجام باد یاخود جلوبەرگێکی تایبەت کە خۆی حەزیلێتی لە بەریکە یا ڕەنگێکی تایبەت کە حەزیلێتی لە بەریکە هەندێک دەستەواشە بەرامبەریان بەکار دەهێنێت کە پێیان دەوترێ تۆ ناتوانی ئەوە بکەی یا تۆ بەکەڵکی ئەوە نایی یاخۆ تۆ کچ و کوڕی 14 ساڵنی ئەم جلوبەرگە لە بەرەکەی ئەم ڕەنگە هەڵەبژێری لە بەریەکەی بەکارهێنانی ئەم دەستەواژانە بەرامبەر کەسێکی بەساڵاتچوو چ کاریگەریەکی دەبێت لەسەر لایەنی دەرونی کەسەکە کاریگەریەکی زۆر خراپی دەبێت بەساڵاتچوو زۆر جار هەیە ئەگەر تۆ حڕێتی پێ بدەی
شەرمەی کۆمەڵایەتی نەبێت ئەم ڕخنانە و گلەیەی کە تۆ باسکرد نەبێت بەخوا لە تەمەنی گەورە سەری ڕەش دەکاتەوە لە تەمەنی گەورە با بڵێن زۆر ئافرەتمان هەیە خەنە لە پرچی دەنێ و پرچی خۆی سپیەکەی دەشارێتەوە جلوبەرجی ڕنگ لە بەردەکە حەزی لە جلوبەرجی ڕنگ و شتی وایە زۆر جارە هەیە حەزی لە با بڵێن دەموچاو هەڵگرتن و کۆمەڵێشتی ترە لەو بابەتانە ئەمە لی تێناگەین ئەو دەیەوێت گەنجێتی خۆی بێنێتەوە خۆی بە گەنج پیشاندا کە ئەمەش لە ڕووی دەرونی و زۆر چاکە کە بێئومێد نەبێ لە ژیان بڵێ من تازە پیر بووم بۆ چمە ئەم شتانە بۆچە نە لە تەمەنی پیریە زۆر چاکە ئەم جلوبەرگانە لە بەرکە کە خۆی حەزیلێتی و لە ناخی خۆیەتی سەری ڕەشەکاتەوە ئیتر سمێڵیە تاشەیە ئەتر جلوبەرجی ڕەنگا و ڕەنگ منافەسەی بووکەکەی دەکات زۆر ئاساییە ئێمە ئەبێ بە ئاسایی وەریگرین ئەوە عقلێتی ئێمە بەڕەکەی لێ تێدەگەین ئەمە عیلاجێکی دەرونیە بۆ ئەو کەسانێک کە تووشی بێئومێدی هاتوون تووشی یەسە هاتوونەوە ئەمە خاڵێکی بەهێزی بەسەڵاتچوەکانە بۆ ئەوەی هەز بەبوونی خۆیان بکەن هەز بەوەی بکەنەوە زۆر جارەیە لە تەمەنی پیریدا یعنی جلکێکی ڕەنگا و ڕەنگ دەبەردەکە مناڵەکان پێڵێن باپیرە خۆتۆ حەیامان دەبەی باپیرە تۆ بۆ بێت داپیرە ئەمە کەی جلوبەرجی تۆە ئەمە بچینەوە ماڵە ئابرومانەتی ئەم جلە ڕەنگا و ڕەنگانە هەتا لە تەمەنی پیری ئەگەر ئاقیش بێ عاشق بوون لە تەمەنی پیریدا پاک بوونەوەیە بەڵێ هەر لەسەر بابەتێک کەوت کە نەوەکانی بە داپیر و باپیران لە داپیرە ئەمە بەکەڵکیەوە نایات تۆکەی لەو تەمەناماوی ئەگەر لە حاڵەتێکیشان نەک هەر بۆ ئەوە بۆ هەر بابەتێکی تر بێ پێویست کە قسە لەگەڵ کەسانی بە ساڵاچوودا بکرێت تا چەند گرنگە بە زمانێکی شیرین قسەیان لەگەڵا بکرێت نەک بە زمانێکی زبر و ڕق قسەکەیان بەرامبەر بکرێت چنوورخان یەکشت پێ بڵێم لە ڕووی دەرونیەوە هەرچەند بەڕێزەوە هەرچەند بە نەرمیەوە هەرچەند بەوە قسە لەگەڵ کەسانی بە ساڵاچوو کە باوکی باوکمانن باپیرمانن داپیرمانن هەتا کەسێکی دراوسێ هەتا کەسێک لە کۆڵان لە مارکێتێک لە مۆڵک کەسێکی بە سەڵاچوو ئەبینیت یعنی زۆر ئاسایە سەری بۆ دانەوێنی زۆر ئاسایە سڵاوی لێ بکەیت زۆر بە نەرمی قسە لێ بکەیت بە سەڵاچوو یەک شتی زۆر پێخۆشە کاتێکە قسە دەکات تۆ پێی نەبڕی گوێی لێ بگری چاو بکەیتە ناو چاویەوە و سەربەرز نەکەیتەوە تا قسەکانی تەواوەکە ئەنجا دوایەوە بە کورت و پوختی وەڵامی بدەیتەوە چونکە تااقەتی زۆر گوێگرتنی نییە بەڵام زۆری پێ و دەوێت دەری ببڕێت و زۆر جاریش هەیە یعنی ئەم بەسەڵاتچوە یعنی حەزی لە ڕەخنە نییە حەزی لە ڕەخنە نییە بڵێ باوکە ئەمە شوێنێکی گشتێت تۆ چۆن بەو شێوە نانەخۆی چۆن بەو شێوە دەخۆی یان دەنگ بەرزکەیتەوە تۆ زەختەت هەیە شەکرەت هەیە چۆن کەبابە خۆی چۆن ئەم چاوریە خۆی نە حەزی لێتی ئەم دەمەی کە حەزی لێتی یعنی مەناعی دەرونی پەیدا دەکە مەناعی جەستەی پەیدا دەکە لەبەرەوە بە دڵخۆشی دەیخوات کەواتە گوێگرتن لە کەسی بە سەڵاچوو خاڵێکی زۆر سەرەکیە کە وەکو بڵێ چاودێری دەرونی ئەو کەسە دەکەی قسەی پێم مەبڕە ئۆفی لێ مەکە دەستی لێ هەڵمەتە چێنە کاتێک کە قسە لەگەڵەکە سەیری مۆبایل مەکە سەیری تەلەڤیزیۆن مەکە سەیری ئەو بکە ئەمە باشترین و گرنگترین و ئاسانترین خاڵە بۆ سەڵاچوو بەڵێ باشە کاک یوسف لە پێشێکەکەش ئاماژەم پێدا کە و بە ڕێزیشتان ئاماژەتان پێدا کە کەسانی بە ساڵاچوو لە ماوەی ڕابردوودا خۆیان خاوەن بڕیا بوون یاخود بڕیاری خێزانەکە لە لای ئەم کەسە بووە لە ڕابردوودا و لە کاتی گێڕانەوەی بابەتەکانیشە یەکسەر ڕاستەوخۆ باز لە ڕابردووی خۆیان دەکەن کە ئەو کەسێکی ئاوها بوو بەو شێوەیە بووە کە ڕابردووی تێپەڕاندووە کەواتە بۆ ئەم قۆناغەی ئێستا کە بۆتە کەسێکی بە ساڵاچوو لە نێو خێزانەکاندا لە نێو بنەماڵەکاندا تا چەند گرنگە ڕاوێژیان پێ بکرێ بۆ هەر بابەتێک بێت جا بابەتەکە بچووک بێت یاخود گەورە بێت ڕاوێژکردن بە کەسانی بە ساڵاچوو
چ گرنگیەکی دەبێت چ لە وتەکانی کەسانی بە ساڵاچوو بۆ ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەت و لەسەر ئەو بڕیارە چ بۆ کەسە بە ساڵاچووکە خۆشی لەلایانی دەرونی و چ کاریگەریەکی دەبێت کە ڕاوێژی پێدەکرێت پرسی پێدەکرێت. ئەگەر کەسێکی بە ساڵاچوو وەرگرین تەمەنی 65 ساڵ تۆ حسابی ئەو کە 65 ساڵ ئەزمون لە ژیاندا بە ئەم کەسە پرۆفیسۆر بێ با کرێکار بێت با کەسێکی شارنشین بێ لادێنشین بێ بەڵام 60 ساڵ لە ئەزمونی هەیە دەستاری زەمانە هاڕیوی بەڵێ وتم کوردوتەنی زۆر جا قسەیەکە کرێ لەسەر کەسانی بە ساڵاچۆڵێت دەستاری زەمانە هاڕیونی ئەزمونیان هەیە. بەڵێ بڵێ ڕێک ئەو نمونە وایە بۆیە 6 ساڵ لە ئەزمموی ئەو کەسە بۆیە شتێکی زۆری پێەیە بۆیە ڕاوێژکردن زۆر ئەساسە. کەسێکی بە ساڵاچوو کاتێک کە مناڵەکەی لە خانی کڕین لە ئۆتۆمبیل کڕین لە ژن و ژنخوازی لە شتی تر لەو شتە ئۆموری ماڵێ یان لە ئیشکردن لە بەزنس پرسی پێکە دڵی زۆر خۆشە بێ سوودی لێ ئەبینین لە تەجروبەی ئەو لە ڕاوێژکردنی ئەو دوو هەم بۆ خۆمان سوودی هەیە بۆ خۆمان سوودی هەیە کە ڕاوێژی پێەکەین بۆی ڕاوێژکردن زۆر زەروریە حتا لە هەندێک ئۆموری ئاینی لە ئۆموری کۆمەڵایەتی شتی تر و زۆر تەبیعیەتەوە هەموو پرسی پێ بکەی ڕاوێژی پێ بکەی ئەگەر هەموو شتەکانیش گۆڕابن زانیاریەکانیش گۆڕابن بەڵام تۆ بەراورد بە زانیاری ئێستا و زانیاری بابە گەورە و دایە گەورە دەکەی لە ڕابردوودا ئەمە یەک. خاڵی دووەم ئەوەنە دڵی پێخۆشە ئەوەنە دڵی پێخۆشە یعنی وەکو هیچ شتێکی وەکو ئەوێ 20 ساڵ گەنج بوو بێتەوە هێز و توانێ بۆ هات بێتەوە ئەڵێەوە خەرک کەس و کارەکەم مناڵەکانم نەوەکانم پرسم پێەکەنم دیارە حسابم بۆ ئەەکەن دیارە بیر و بۆچوونی منیان بەدڵە کاتێک کە شتێک دەبێ ئاڵێ ئەها کوڕەکەم من نەمگوت ئەوە ڕاستە بزانە بەقسەت کردم قازانجت کرد بۆیە ئەوەنە دڵی پێخۆشە ینی وەکو هیچ شتێک ئەوەنە دڵی پێخۆش دێت کاتێک کە تۆ ڕاوێژی پێەکەی دڵی پێی خۆشە بێت بیرکردنەوەیەکی ئەرێنی لا دروستە بێت تا وزەیەکی ئەرێنی دەست پێ دەکاتەوە ئەمانە هەمووی ئەوەیە کە تۆ تەنها ئەگەر وەڵاهی جاری وا هەیە جاری هەیە بۆ نمونێ بەسوود ئەگەر بووکەکە کچەکە لە ماڵ بێت بەس بۆ شیولێنان چێشلێنان بڵێ دایە یان داپیرە بۆ نیوەڕۆ بۆ ئێوارە چی حازرکەم بەس ئەوەنە ڕاوێژی پێ بکە یان ئەمە چۆن حازر ئەکرێت دڵی بەقەدر هەموو دنیا پێخۆشە بێت بۆیە ڕاوێژکردن زۆر زەرورە هەم بۆ تەجروبەی خۆمان بۆ ئیستیفادەی خۆمان کە سوود لە خبرەی ئەوان وەرگریت هەم بۆ خۆشی کە تاقەیەکی ئەرێنی دروست دەکات. من وتم بە سەڵاچوو بەس بەوە تێکەچێت کە تۆ پژوێی بخەی بڵێ ئەوە تۆ چیت ئەوە ژوورت هەیە و جێت هەیە و ڕێت هەیە بۆ وازمان لێ نایانی بۆ بێدەنگ نابی ئەمە کوشتنی بە سەڵاچووە ئەمە خراپترین شتە بەرامبەر بە سەڵاچوو کاتێک کە تۆ پژگوێیەخەی کاتێک کە تۆ پرسی پێ ناکەی ڕاوش پێ ناکەی بۆیە زۆر جارەیە تووڕا دەبێت پێڵێ کوڕەکەم کچەکە منیش خۆ من لە پشتی بەردی کەڕنیم هیچ پرسەکەم پێ ناکەن ئێوە هەمووتان مشاوەشن و دەچن و دێن و وا دەکەن کەس پرسەکەم پێ ناکە کەس ڕێیەکەم بەرناگرێ بزانە ئەمە ئەو پەڕی بێ هیوایی و بێ ئومێدبوونە لە ژیان کاتێک کات هەر لەسەر ئەو خاڵی کە ئاماژەت پێدا لەسەر پشتگوێ خستنەکە و لەگەڵ خواردن ئامادەکردنەکە کەوت گرنگە یاخود ئەگە پرسیان پێ بکرێ ڕاوێژیان پێ بکرێ خاڵێکی گرنگە زۆر جار ئەو کەسانەیە بڵێ بە ساڵاچووان ژوورێکی تایبەتیان بۆ دانراوەکو ئاماژەت پێدا لە کاتی نان خواردنە گرنگە کەسانی بە ساڵاچوو بهێنرێتە سەرسفرە و لەگەڵ ئەندامانی خێزانەکە دانیشن نان بخۆن یاخود ئەوە تا زۆر جار ئەندامێکی خێزانەکە لەسەر سینیەک خواردنەکە بە ئامادەکراوی دەبات لە ژووری بە ساڵاچۆکە بۆی دادەنێ نابخوات کە پرسیار دەکەی یاخود کە دەڵێ بۆچی ئەوە نایەتە سەرسفرەکە و بە سینی خواردنەکەی بۆ برێ ئەڵێ بۆی کە حڕیەتی خۆی وەربگرێت و بە حڕیەتی خۆی نانخوا خۆی وا پێخۆشە جا کامیان دروستە ئایا خواردنەکەی بۆ ببرێت لە ژوورێکی تایبەتیە بۆ خۆی بە حڕیەتی خۆی نانەکە بخوا یاخود وا پێویستەکە بهێنرێتە سەرسفرە و لەگەڵ ئەندامانی خێزاندا دانیشێ چنوورخان ئەوە ئێمە وا دەڵێن
ئەمە خۆمان وەڵامی خۆمان دەدەینەوە دەڵێن باحوریەتی خۆی وەرگێ بە ساڵات توێ قسێکی زۆر جوانی کردوتی ژوورێکم هەیە تەواڵێتی تێدا و تەلەڤیزیۆنی تێدا و خواردنم بۆ دێن نە ژوورەوە دەڵێ هەستەکەم من سزن کراوم لە سنجش هەمان شتا تەلەڤیزیۆن هەیە و جێگای نووسن هەیە و خواردنیشم بۆ دێتە ژوورەوە ئەڵێ من پێویستم بە نینی منداڵەکانی خۆمانە باشترین شت ئەوەیە منە دایک و باوەک باڵێن باپیرە و داپیرە بێنە سەر سفرە لەگە مناڵەکان و لەگەنەوەکانە دانیشن ئەزانی لە ڕووی دەرونیەوە دراسە کراوە کاتێ باپیرە و داپیرە کەسی بە ساڵات و سەیری چاوەکانی منداڵەکانی دەکات و سەیری چاوی نەوەکانی دەکات و هەموو خانەکانی لەشی زیندوو دەبێتەوە وەکو بڵێ مایدەی ئیشتیهای دەکرێتەوە خواردن ئەو خواردنی دەخوا زۆر سوودی لێ دەبینێ زۆربەی ئەوانەی بە ساڵات چوون کە لە ژوورێ لەسەر سنیەک خواردیان بۆ دەچێت بە فرمێسکەوە خواردن نەخۆن بە خەفەتەوە نانەخۆن ئەمە کارەساتێکی زۆر گەورە دەبێت هەموو مناڵەکان ئاگان لەوە بێت کە ئەمە ئازاردان و تعزیبدانی دەرونی ئەو کەسە بە ساڵات چووە بۆیە ئەگەر بۆ چاک خواردنەوەش بێت بۆ ناخواردنیش بێت مەڵێ میوانم هەیە و عیبە مەڵێ میوانی بێگانم هەیە و باپیرم مرچەکە و تاخمید دەنجی تاخمیدانی دێ و داپیرم دەستی دەلەرزێ و کەوچک ناگرێ ئەمە شانازیە بۆ خۆت شانازیە بۆ ڕابردووی خۆت بەڵام باشترین چارەسەری دەرونیە باشترین هێز و توانە بەو بە ساڵەتەوە بەخشێت کە لەسەر سفرەدا ئەنیشێت ئەگەر خواردنی تایبەتی خۆشی بخوا بڵم تۆ خواردنێکی تایبەتی هەیە ئەو باشۆربا بخوا بەڵام زۆر هەز بە دڵسۆزی و خۆشەویستی و ڕەفاهیەت دەکات هەز بە قیمەتی خۆی دەکات هەز بە گرنگی خۆی دەکات نەهێڵن باوکتان و دایکتان بە تەنیا نان بخوا ئەگەر زۆر کەسم بینیوە لە دەرەوە نانی خواردەوە کە دێتەوە دایک و باوکی چاوەڕێیەکە کە بە ساڵات چوون ئەچێ لەبەرەوان ئەڵە هەر مشارەکەێکتان لەگەڵ دەکەم بەشداریتان لەگەڵەکەم لەگەڵ یەخوا ئەو باوکە بەقەدەر هەموو دنیا دڵی پێی خۆشە بێ ئەو دایکە بەقەدەر هەموو دنیا کەیف خۆشە بێ کە مناڵەکەی لەگەڵی دانیشتە دوو پاروی خواردەوە بەڵێ باش کاک یوسف لە قسەکان تاماشەت بۆدا کە بە ساڵات چوان لەگەڵەوەی کاگەنە ئەو قۆناغی تەمەنیان دڵیان ناسکە بێتەوانێ و زۆر جار قسەیەکە کرێڵێ وەکو منداڵیان لێتەوە دڵیان ناسکە بە بەستتریشت پێی تێکچێ یاخود نائارام ئەبن لە کاتی بوونی نەخۆشیدا یاخود لە کاتیەوەی کە گرفتێکی تەندروستیان هەیە پێویستە دەوروبەر چۆن مامەڵە لەگەڵ کەسانی بە ساڵات چوودا بکەن بۆ ئەوەی کە کەسەکە یاخود بە ساڵات چووکە وا هەست نەکات کە منداڵەکان یاخود دەوروبەرەکەی لێی بێزار بوون یەکشت هەیە ئێمە وتمان کەسێکی بە ساڵات چوو لە هەموو دنیاوەیە تووشی کۆمەڵە گرفتی تەندروستی دەبێت جا ئەم گرفتی تەندروستیە لە بەهێزبوونی بینین و بیستن و دەم و ددان و هەروە ڕۆیشتن هەندێکی تریشەیە لە ناوەوەیە یعنی ئەو نەخۆشیە درێژخایانە دەبێت بەڕاستی دەبێت مناڵان ئەوەنە ئاگادار بن ئەوەنە هەستیار بن بەرامبەر کەسی بە ساڵات چوو کە لە ڕووی تەندروستی بایەخیان پێ بدەن بەلایانی کەمەوە ئاگاداریان بکەنەوە کە کاتی دەرمان خواردنیەتی ئەمە زۆر دڵی پێخۆشە بێت و زۆر ئاگان لێبێت بۆ نمونە کەسێک دەگاتە تەمەنی بە ساڵات چوو حەزی لە فەوزا و لە دەنگە دەنگ و لە ئەو هەراهوریان نییە ئەبێت چاودێری ئەوە بکەین حەزی لەوەیە کە لە دەوروبەری دانیشن و ئەو باسی نەخۆشیەکە بکرێت کە باشتر بۆ و چاکتر بۆ و ئێستا ڕنگ و ڕووی خۆشترە دایمەن بە گەشتبینیەوە باسی نەخۆشیەکەی بکەی کە ئەوەتی دەرمانەکانی دەخوا ئەوەتەی ئاگای لە خۆیەتی زۆر باشترە پێی نەڵێ وەڵا خراپتر بووی و دەرمانەکان سوودیان نییە دایمەن گەشتبین بەر لەگەڵیەوە ئەوان زۆر جار هەیە بە ساڵات چوو جۆرێک لە بیرچوونەوەی هەیە کاتی دەرمانەکانی نازانێت ئەبێ مناڵەکان ئەم شتانەی بیرخەتەوە ئەمە زۆر کەیفی پێدێ زۆر دڵی بەوە خۆشە بێت کاتێک کە تۆ ئەو دنکە حەبەی بۆ ڕادەگریت و بەرداقێک ئاوی بۆ ڕادەگریت ئەمە زۆر کەیفی پێدێ و دڵی بەوە خۆشە بێت ئێمە دەتوانین ئەو شتە ئاسانانە بکەین کە لە ماڵەوەین ڕاستە لە دەرەوەین کارەکەین ئیشەکەین بەڵام ئەو کاتانێک کە دەچینەوە ماڵێ ئەگەر ڕۆژی یەک جاریش بێت
ئەزانی چ هێزێک دەداتە ئەو بەسەڵات چووە چ سوودێک لەو دەرمانە ئەبینێت بە پێی قسەی دکتۆرەکان یعنی زۆر استیجابەی دەبێت لەگەر ئەو دەرمانە استیجابەی دەبێت بۆیە پێویستە هەموو مناڵەکان وا پەروەردە بکەین بە نەرمی لەسەرخۆ لەگەڵ باپیرە بە ڕوێکی خۆش قسە بکەین هەموو قسەکانیشی لێ وەرگین چونکە زۆر جارەیە هەندێک قسە ئەکە بە دڵی ئێمە نیە لەوانەیە هەندێک بیر و بۆچون دەرببڕێ بە دڵی ئێمە نیە لەوانەیە بەسەڵات و هەستیارە بێ عینا دەبێ زوو تووڕابێت دڵی بەخۆیە سوتێتەوە زوو دەگرێ یعنی هەندێک جارەیە قسە ناکات ئەمانە هەموو سیفاتێکی بەسەڵاتچوون بۆ نمونە دەگرێ مناڵەکان نەڵێن باوکە چێ غەدری لێ کردووی بۆ دەگری چێ قسەی غەڵەتی کردووە بۆ تووڕ ئەمە قسەیە نەکەن چونکە ئێمەش کە گەشتە تەمەنی بەسەڵاتچوە هەمان شتمان لێدێ ئەمان سیفاتێکی گشتی جیهانی دەرونی هی بەسەڵاتچوە کە دڵی ناسکە بێ و فرمێچ لە چاوی دێتە خوارە و عادز دەبێ و عینا دەبێ و ئیتر زۆر جارێک قسە ناکە و یان مانەگرێ سەر ناخواردن ئەڵێ برسیم نییە نان ناخۆم بزانە چێ قسەیەکی کردو ئەمانە ئەبێ زۆر بە ئاسایی وەریبگرین نابی مناقشەی لەگەڵ بکەین لەسەر ئەم سیفەتانە لەسەر زۆر نەخۆشی نابێ مناقشەی لەگەڵ بکەین دەستەکانە خۆش بێ کاک یوسف زۆر سوپاسمان دومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت زۆر سپاس دەستەکانە خۆش بێ سپاس بۆ یوسف عوسمان کە بەڕێزیان سپۆڕی دەروونناسی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکمان گەیاند بێت بە بینەرەکانمان و قسەکانی کاک یوسف وەکو پەیامێک گەشت بێت بە سەرجەم لە خێزانەکان لە نێو کۆمەلگای کوردیدا زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ گشتلایەکتان هەمیشە لەش ساف و تەندروست بن خواتان لەگەڵ